سڵاوتان لێبێت و تەندروست باش بن لە ئەڵقەیەکی نوێی کۆوارەوە بە کۆمەڵێک بڕگە و بابەتی هەمەڕەنگ و کولتوریەوە هاتوونێتەوە لاتان. سەرەتای بەرنامەکەش بە گرنگترین هەواڵە کولتوری هونەریەکانی ئەم هەفتەیە دەست پێ دەکەین. لە شاری هەولێر و لە یەکێتی نووسەرانی کوردستان کتێبی مێژووی بارزان بڵاوکرایەوە. ئەم کتێبە لەلایەن دیدار عوسمانەوە نووسراوە و بەڵگەکانی کۆکراونەتەوە. کتێبەکە بە سێ بەش مێژووی بارزان دەگێڕێتەوە. بەخۆشحاڵیەوە کتێبی مێژووی بارزان لە شێخ عەبدولسەلامی یەکەمەوە هەتاوەکو ژیانی شێخ عەبدولسەلامی دووەم 1940 لەژێر ڕۆژناوی بەڵگەنامەکانی دەوڵەتی عوسمانی کەوتە بەردیدی خوێندنەران. ئەم کتێبە بە شێوەیەکی گشتی لە سێ بەش پێک دێتن. بەشی یەکەمیان باسەکردنە لە مێژووی بارزان، ڕەچەڵەکی بارزان، ئەو بۆچوونانەی دەربارەی هاتنی بارزانیەکان دەکات لە بۆ ئەو ناوچانەدا لە سەدەکانی ڕابردوودا، و بەشی دووەم تایبەت کراوە بە سەردەمی ململانێ و سەرهەڵدانی بزوتنەوەی ئاینی لە بارزان کە بارزانیەکان نەقشبەندی بوونە، کاویش خۆی دەبینێتەوە لە سەردەمی شێخ محەممەدی کوڕی شێخ بڵێن تاجەدین، و شێخ محەممەد دەتوانین لە سەردەمەکەی خۆیدا بەسەر خابەرەکانی دازاڵ بێت لە عەشیرەتەکان و دەوڵەتی عوسمانی و ئەمانەدا. و بەشی سێمی ئەو کتێبەش تایبەت کراوە بە سەردەمی شێخ عەبدولسەلامی دووەم کە ئەوەیان بە سەرەتاکانی دەستپێچین بزوتنەوەی سیاسی کووردا دەندرێتن. لە 1940 لە مووسڵ لە سێدارە دەدرێتن. بەشێکی دیکە کە لەو کتێبەدا زۆر تەرکیزم خستووەتە سەر ئەوش بریتە لە ئەو گومانانانی کە لەسەر مێژووی بارزان هەنا بە شێوەیەکی گشتی بارزان بەوەی کە حکمی ناوچەکەیان کردووە و بە درێژایی مێژوودا لە ڕزگاری خەباتی ڕزگاری خوازی کووردا بوون، بێگومان چەندین بۆچوون و تانە و بەشێک لە بوختانیان بۆ هەڵبەستراوە، بە تایبەتی لە مەسەلەی مەهدیبوونی شێخانی بارزان کە لەو کتێبەدا زۆر بە وردی ئاماژەمە خستۆتە سەر ئەوەی کە ئەو بۆچوونانە لە چێوە هاتن، چۆن هاتوون، و ئایا بەڵگەنامەکانی دەوڵەتی عوسمانی لەو بارەیەوە چیان وتووە. خۆی کورد لەو ناوچەدا کە نیشتەجێ بووە بە ماوەی 600 ساڵی سەدەی ڕابردوودا هاوسێ یاخود لە ژێر دەسەڵاتی دەوڵەتێکی عوزمادا ژیاون، ئەوش پێیان دەڵێن ئیمپراتۆریەتی عوسمانی. عوسمانیەکان سەرەڕایەوەی کە خراپیشیان هەبووە، بەڵام خاوەن ژیار و شارستانیەتێکی زۆر بەهێز بوونەوە. یەک لەوانە لە ڕووی ئیداریەوە زۆر تەنزیم و سیستەماتیک بوونە، و هەرچی کردویانە لە ژیانی ڕۆژانەیاندا بە شێوەی ئەرشیف و دیکۆمنت خەزنیان کردووە. و عوسمانیەکان لە دوای ئەوەی کە دەڕوخێن لە 1923 لە سەردەستی مستەفا کەمال ئاتاتورک و دەوڵەتی نوێی تورکیا دروست دەبیتن، پاژماوەی میراتێکی یەکجار زۆر لە بەڵگەنامەکانی دەوڵەتی عوسمانی کە بە 130 ملیۆن بەڵگەنامە و زیاتریش تەخمین دەکرێتن لە دوای خۆیاندا بجێهێشتن. ئێستا لە ئیستەمبۆڵ شوێنەکەیە کە پێی دەڵێن دارالوەثائق لە ئیستەمبۆڵ، و ئەو وەسیقانە تێیدا پارێزراوە. لە زمنی وانە کورد کە لە ناوچەکەدا عوسمانیەکان حکومیان کردوون، چەندین بەڵگەنامەی دەربارەی بزوتنەوەی کورد و مەسەلەی ئابووری، مەسەلەی کۆمەڵایەتی، مەسەلەی سیاسی، نیزاعەکانی مابەینە قەومەکاندا لەو بەڵگەنامەی هەڵگیراوە. من لە سەرەتاکانی 2017 توانیم دەستم بگاتە ئەو بەڵگەنامانە، و بەهۆی ئەوەی کە سەرقاڵی خوێندنی باڵا بووم، بە خۆشحاڵیەوە خوشتی بەڕێزم ئاشتیخان بەر لە من توانی بەڵگەنامەکان بەشێک تەرجەمە بکات، بەڵام من هەموم لە کتێبێکدا کۆ کردەوە، و لەو کتێبێک کە پێی دەڵێن مێژووی بارزان لە خەبارەی 600 لاپەڕە و بە تیراژی 1000 دانە خستومانەتە بەردیدی خوێنەوە. هونەرمەندی گۆرانیبێژ بورهان محەممەد لە شاری سلێمانی نوێترین ئەلبومی گۆرانی بە ناوی قیبلا بڵاو کردەوە. ئەلبومەکە لە 8 تراک پێک هاتووە و زۆربەی گۆرانیەکان ئاوازی خۆیەتی. ئەم سیدیم 8 تراکە زۆربەی ئاوازەکانی خۆمن،
زۆر لە شاعیرە ناودارەکان بە تایبەت هەر ناویستی دیەکەم قیبلەیە و حەزرەتی نالیە ئاوازی خۆمە یەکێ لە شعرەکانم کە بە مەقامە شعری شێخ ڕزای تاڵەبان نییە کە بۆ سلێمان نییە شعری برادێکمە کۆچی کردووە یادی بەخێر بێ شعری ئەتوانم حەسەن هەڵەبجەیە ئەوە مەیلیەکە کە خۆم چوم پێم وتووە لەسەر ئەوەی کە خۆم داخوازیم کردووە ئەو شعرم بۆ دابنێن بەڕاستی دەمێکیشە پێوەی خەریکم ئەمڕۆژ لێرە ماڵی ئەو کەس و ئەو هەوادار و ئەو دۆست و ئەو ئازیزا و ئەو هاوڕێیانم هەمیشە کە پشت و پەنابم زۆر سپاسیانەکەم ماڵیان ئاوا بێت هیوادارم بتوانم جێ ڕەزامەندی ئەو گوێبیست و ئەو هەوادارانی خۆم بێت و بە وردە وردە جارجارێکیش بتوانم ئاوا تراکێ دوو تراک بکەم و ئیتر خزمەتی هونەرەکەمان بکەین لە پێشانگەیەکی شێوەکاریدا 44 هونەرمەندی شێوەکاری کورد تابلۆکانیان لە ئەڵمانیا پیشاندا. کۆمەڵی ڕەنگ ئارت لەگەڵ ناوەندی هونەری شێوەکاری ئەڵمانی کە بەگشتی 49 هونەرمەند بوون ئەم پێشانگەیان ئەنجامدا. 43 جوان کوردن و 6 کەسجی ئەڵمانن. بەڕاستی ئەv مەچێ کرد سەر بناوێ دیتنێک نێ دنیاک نێ ئەv ji vê penaberiya hanê însan çi dibe îro wero wek em wek wîranê li bajarê xerîb û xurbetê lê em dixwazin em jî pêş xelkêkin em ne bes penaberin em hunermendin em zanene em jî karin tiştê xwe û tiştê xweş pêş wekin ne bes em kar bikin li ser ne tiştê em kar dikin ji bo ku em karibin em jî vî barî rajênê بەشداری ئەم پێشەنگایەم کردووە کە بۆ ماوەی 3 هەفتە خایەنێ بە 2 تابلۆ بەشداریم کردووە یەکێک لە تابلۆکانم بە ناوی ئەو سێوەی 2 جار پێی تاوانبار کراین کە باز لە ئەفسانەیەکەکە باز لە ئادەم و حەواکە کارێکی تریشم تابلۆی چاوەڕوانیە کە لێرەیە باز لە هەر 4 پارچەی کوردستانەکات وەکو ڕەنگ و دیزاین باز سەیری کەیت یعنی مێژوویەکە بیرێنێتەوە Ez ê ser mijara vê tablo a piştxwe bêjim ji ber gelektir ev ser xewna pîrekê xewna wênan û bifir ya ji wek baskekey xewnê wexteyek şêrînbûna wa dirazê û nexwaze bişyar bibe. Wextê pêşengeh tin nebûn ji bo mesela korona wilo ez hesim min û gelektir çitin wilo wek hatin wilo veşartin 2 salat wek mexzûn û derket ji ber her kes divî wextî dil mala xwe ma ez dibêjim hunermend gelektir tablo çêkir û tablê wa vê carê belkî pîrtir bû gelektir konsentrasyon ser hebû. بە بیرروباوەڕی من هاوبەشبوون لەو پێشانگایانەدا زۆر گرینگە بۆ گرینگە ئێستا بەداخەوە ئێستا کوردستان 4 پارچەیە وەختێک ئێمە لەو پێشانگایانەی دەرەوەی وڵاتی لێک وەخەر دەبین
ئەو هونەرمەندانە ئەو کەسانی کە لە باری هونەردا کار دەکەن دەتوانین یەکتر ببینینەوە وەختێکی یەکترمان دیتەوە دەتوانین فەرهەنگ زۆر شتان بە یەکتر نزیک بکەین پێکەوە هاوبەش کارێکی زۆر زۆر چاک بکەین وەکو پێشانگایی کە ئێستا گروهی ڕەنگ ئارت کردوویەتی کە ئێستا پێکەوە نزیک 44 نەقاشی 4 پارچەی کوردستانە پێکەوە وەخڕ بووین و ئێستا یەکدانە پێشانگایکی هاوبەشمانداناوە کە ئەو هاوبەشە دەتوانێت بە ئوروپایە بە تەواوی خەڵکی ئوروپایە بە تەواو خەڵکی دنیاە نیشان بدا کە کورد توانایی زۆر شتی هەیە کورد دەتوانێت وڵاتی هەبێ کورد دەتوانێت فەرهەنگی کە زۆر زۆر لەسەرەیە کورد دەتوانێت ئەو فەرهەنگی خۆی بە دنیا بناسێنێ. هەمزە هەزەخی هونەری فۆلکلۆری کوردی لە ڕێگەی ژەنینی کەمانچەوە دەپارێزێت و وەک نەریتێکی ڕەسەنی کوردی لە ئاهەنگەکانی ئەڵمانیادا کەمانچە دەژەنێت. هونەرە کەماچێ بچوشکایە خۆ بە ئەس بخالی خۆرە چوومە داوەدا دەرکردمە داوەتا ئەس فێر بووم هینوی کەماچێ بوومە خاڵیم ناوی مەحمەد هەزەخی شکۆما هەزەخ ئەسپێرە مەزم بوومە ئەف کولتورا کەماچێژی ئەس ژێ فێر بوومە بلێ ئەس بخوا ئەم ژمێردینێ تۆرینە ئەم هەزەخی مالخاڵانە من هەزەخی دمان باژارێ هەزەخی ji ber wênakê navê koma xwe daniye koma hezek. ڕاستیش نە دەمەکە نێزیک ئەف دەمەکە ئەسکارم بێژم بەلکی دە بافک تێدا هەنا گۆ ئەف کولتورا کەماچێ هاتیە گوتن بافکێ پێشی دگوتنێدا عەلیێ سڵتۆ ئەو هێ دەما ئەزدی شێروم بسوور بەک بوو بێجەوەی تاریخی ژوارە ئەس بێژمەدە دیوانێوادە کەماچە دەست پێ کرد بەرهینگی کەماچە نەدگوت دوێ دیوانە وادە دەست کەماچێ کرد و فێری کەماچێ بوو و حتا ڕۆژا ئیرۆژی ئەف کولتور vê malbatê ez bêjim aniye. Ême ev 24 salê min li Almanya me gelekî hatiye parastin û hêj dê parastinim dixwazin got xortê me nû hatî kultura xwe ji bîr nekin kultura xwe li Ewropa jî zanibin kultura wa çi ye ji ku hatine bavûkalê wa çi jîne em va tişta dixwazin bi rêberiya kemaçê şanî miletê xwe û miletê xwe li Ewropa jî bikin û yê li welêt jî li Kurdistanê jî bikin. Çuna dawetê Kurdê me tevaya Ewropayê yê Rojava bin yê Rojhilat bin yê Bakur bin Başûr bin em Kurdê Melkûdê bin em di xizmeta wa de em çina dawetê wa jî û programê bernamê televizyona bin yani gelê Melkûdê bên buwaran e miletê Melkûdê bên çand û kultura Melkûdê werê li Kûdê bên miletê Melkûdê bên çand û kultura me kemaçî jî buwarê li wê de yan li cem wa ye. Kemaça ne tenê ji bonê reqsa cih de stranê dîwana stranê ez bêjim reqsa cih de yê Şêxanî bê Delîlim bê Sêgavî bê Koçerî jî tê gotin Bablakana tê gotin Bagê tê gotin yani çi reqsê Kurdî Kurmancî hene got têne reqsandin ev înstrûmenta kemaçê hemû karê stranê wênakê û reqsê wênakê pê bêjî.
باقیه لو باقیه هر لو باقیه باقیه لو باقیه هر لو باقیه کچە هونەرمەندی باکووری کوردستان گولەن دیلان میوانی کۆوار دەبێت و جگەلەوە باسی ئەزمموی خۆی بۆ ئێمە دەکات. مژدەی ئەوەمان دەداتێ کە سەرقاڵی دروستکردنی بەرهەمێکی نوێیە و بە شێوازی گەشت چەند گۆرانیەکی پێکەوە کۆ کردوتەوە. با پێکەوە گوێمان لە دەنگە خۆشەکەی گولەن بێت. لە باغی من بۆ زەوستان ئەی دڵبەرێ دم گۆلستان چرمسە گول باغ و بۆستان وەرە نەزم ماڵێم خراپ ئەی دڵبەرێ قەت مناڵێ فەقی تەیران ئێدی کاڵێ نەخۆشەکی پر بێحالێ Ez Kurdistana Bakurê hatime li xelkî Amedê me. Îro jî gelekî şamek weke hatime vê derê çawa milletî xwe dibînim, lalî jî dibînim gelekî şad dibim. Zû devam 16 salê bûm min dest pê muzîkê kir. Paşa enstitûsiya konservatwara muzîkê min xilas kir. Paşa me filmekî kişand. Riya koban ebdaretim were xwarem xware Qeleneke çikazrawl ser pişta min bare Riya koban ebdaretim were xwarem xware Qeleneke çikazrawl ser pişta min bare Peşiya malê hendeke feqîr derê lêveke keçik diçe Serçiya gotine bavê xonake Peşiya malê hendeke feqîr derê lêveke keçik diçe Serçiya gotine bavê xonake Niha min bo min nêzîkî 8 klîp heye û dixwazim û zêdêtir jî çêkim Nêzîkî 11 sala ez nav şixulî sînema û muzîkî de me. Ji bo cemaatê me, ji bo milletê me ez kar dikim û hez dikim hizmetê cemaata xwe bikim. Her heflê çê dibe em tên Kurdistanê carna carna heflê derbas dikin diçin. Bixwe ez İstanbulê dijîm. Lê karê muzîka li İstanbulê didomînim. Niha jî ber me heft me klîp çêkiriye. Dixwazim çêkin stranekî gelerî û dîrokî. Ez taybetî li Kurdistana Bakurê çê dikim karê muzîka xwe û berhemê xwe. Lê carna carna ji bo heflê ji bo konsertê em tên Kurdistanê jî. Pêşiya me de niha heft stran heye. Min taze heft stran çêkiriye ji bo klîpî. Em dixwazim demekî nêz de klîpa wê heft stranê çêkin. Qeleneke çikazrawl ser pişta min bare Riya koban ebdaretim were xwarem xware لە ڕێگەی ڕۆمانێکەوە مێژوویەکی 7 ساڵا دەرگێردرێتەوە لەلایەن سەلاح جەلالەوە نووسراوە. ناوڕۆکی ڕۆمانەکە دەربارەی کەسێکە لە گۆڕستانێکدا ژیاوە و هەر لەوێ کۆچی دوایی کردووە. پاش ماوەیەک پێی دەزانرێت و باوەڕ بە مردنی ناکرێت. نووسەری کتێبەکە زیاتر بۆ ئێمەی ڕوون دەکاتەوە. ڕۆمانی مۆسیقای مەرجی ناوەختەیە یەک ڕستەیە خاڵبەندی تیانە یەک ساتە وەختی زەمەنە تەرمێک لەسەر گۆڕستانەکە ئەکەوێ
لەبەرەوەی هەموو ژیانی لە مردنا بەسەر بردووە هیچ شتێک باوەڕ بە مردنی ناکە نە هاوڕێکەی نە دەوروبەر لە ڕێگەی ئەم تەرمەوە مێژووی 70 ساڵی شارێکە گێڕێتەوە. من ئیش لەسەر فەلسەفەی مەرگەکەم لە هەموو نووسینەکانمە فەلسەفەی مەرگیش قورسە بەڕاستی ئەوەی کە هایدگەر و نیتشە و دۆڵۆز نەخوێنێتەوە بەڕاستی ناتوانێت ئیشکردن لەسەر فەلسەفەی مەرگ یا تێبگا من ئیش لەسەر ئەو تەوەرە زیاتر ئەەکەم. دەنگانەوەی زۆرە لە لای خوێنەران لەبەرەوەی ڕۆمانەکە پەیامی خۆی پێیە و ئیشکردنێکی زۆر جدیم کردووە لەم ڕۆمانەیە زۆریشی لەسەر نووسراوە ئەم ڕۆمانە تەبعاً لەسەر ئاستی عالم محاولاتی ڕۆمانی یەکڕستەیی هەیە بەس کەس ڕۆمانی یەکڕستەیی بۆ تەواو نەبووە من ئەمە دووەم ڕۆمانە ڕۆمانی نەفخ و وێنەکانی باش هەر یەکڕستەیە ڕۆمانی ئاوێنەی بورکانی ژەنڕاڵ کە ئەوە مێژووی ژەنڕاڵ بارزانیە گێڕێتەوە لە ئەمریکاوە لە واشنتۆنەوە لە ڕێگەی لەدانی شرینقەیەکەوە بەس قەلق لەو شرینقەیەوە هەموو مێژووی کورد و بزوتنەوەکەی کە سەرکردایەتی کردو ئەژێڕێتەوە تەبعاً ئەم هەوڵانەی من لەسەر ئاسی جیهان هەموو لە پەنجەکانی دەستان. بڕگە و بابەتەکانی ئەم هەفتەی کۆوارمان پێشکەشکردن تا هەفتەی داهاتوو بمێنن بە خێر و خۆشی.